لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 180 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادان ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وللمطلقات متاع بالمعروف حقا على المتقين. بەڵخۆشەویستان لە کۆتا ئايات لە ئەحکامەکانی طلاق خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی وللمطلقات لە بۆ ئافرەتانەی کەوا طلاق دراينا متاع بالمعروف واتە لە بۆیان هەیە مەتاعێک و هەدیەیان لۆ بکرێ بەچاکە حقا على المتقين ئەو هەدیەکردنەش لەلایەنی پیاوەنە لە بۆ ئەو ئافرەتێکەوە طلاقیدا حەقێکە وازبێکە لەسەر ئەو کەسانی کەوا متقین و بە کورتی باسی ئاتەکە. جا لێرەدا وللمطلقات متاع بالمعروف دیارە ئەو ئافرەتانەی کەوا تەلاق دەدرێن هەندێک لە زانایان دەفەرمواتە بەگشتی هەموو ئافرەتێکی تەلاق درای لە دوای ئەوەی کەوا مارەیی لۆ دەکرێ و هەرچی هەیە حەق لەسەر ئەو پیاوەی دەدرێتێ ئەوجا لە دوای ئەوەش مەتاعا بالمعروفی هەیە واتە پێویستە هەدیەیەک لە بۆ ئەو ئافرەتەی بکاتن بەچاکە وەکو لە ئاتەکەی پێشترێ باسی کرد على الموسع قدره وعلى المقتر قدره واتە ئەو پیاوەی ئەوجەکە ئەو ئافرەتەی تەلاقدا لە دوای مارە و شتەکەی دابین کردی ئەوجا مەتاعیشی لۆ دەکا متعی دەداتێ ئیتر چەندە دەیداتێ هەندێک دەڵێن یعنی على الموسع قدره واتە ئەوەی کەوا لە توانایدا هەیە کەسێکی خواپێداوە و دەوڵەمەندە با لە قەدەرە خۆی بیکە ئەوەی کەوا تواناشی مەحدودە با لە قەدەرە خۆی بیکە. ئەوجا لێردا دەفەرمون وللمطلقات متاع بالمعروف هەموو ئافرەتێکی مطلقە ئەو مەتاعی لە بۆ هەیە ئەو متعی هەیە هەندێک دەڵێن بەڵێ هەمووی لە بەرەوەی لەفزەکە بە عام هاتووە للمطلقات متاع بالمعروف هەموو ئافرەتێک هەیتی وللمطلقات متاع بالمعروف. هەندێک کەس لە زانایان یاخود زۆربەی زانایان دەفەرمون نەخێر ئەوە تەنها تایبەتە بەو ئافرەتانی وەکو لە ئاتەکانی پێشترێ هات لا جناح عليكم إن طلقتم النساء ما لم تمسوهن أو تفرضوا لهن فريضة. تایبەتە بەو ئافرەتانەی کەوا تەلاق دەدرێن بەڵام کاتێک تەلاق دەدرێن پێشترێ پیاوەکە نەیگواستیتەوە و مقداری مارەیەکەش لە بۆ تەحدید نەکردیە لەو کاتێک کە تەلاقی داتن ومتعوهن على الموسع قدر وعلى المقتر قدر کەواتە دەڵێن ئەواتە بە مطلقی هاتیە لەوێن دەرێت تەحدید کرایە کەواتە ئەوە تایبەتە بەو ئافرەتانەی کەوا تەلاق دەدرێن پێشی تەلاقدان نەگواستراینەوە و هەروەها پێشی تەلاقدان مقداری مارەیەشیان لەو تەحدید نەکرایە لێیە متعیان دەدرێت و مەتاعیان دەدرێتێ وەکو لەوانەکەیان ڕابردوو باسمان کرد. بەڵام هەندێک لە زانایان وەکو شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی نەخێر هەموو ئافرەتێک کە تەلاق دەدرێ سەواءن ئەوەی کەوا گواسترایت و یان نەگواسترایتەوە مارەی لۆ تەحدید کرا مارەی لۆ تەحدید نەکرا پاشی هەموو شتێک پێویستە ئەو مەتاعشی بدرێتێ لەبەرەوەی دەفەرمی لەفزەکە بە عام هاتیە ئیتر هەندێک کەس دەڵێن نەخێر بەڵکو مەتاع بالمعروف دەڵێن ئەو ئافرەتە هەتا لە عیددەدا پێویستە نەفەقەی عیددەی ئەو پیاوە بچێشی ئەو مەتاعەکەیتی. طبعا ئەوەش هەر حەقێکە وازبێکە دەڵێن ئەوە لەگەڵەوەی یعنی ئەگەر لەگەڵەوەشی نەبیتن هەمووی متفقن لەسەر ئەوەی ئافرەت هەتا لە عیددەدایە هەتا لە عیددەی ڕەجعیدایە بە تایبەتی لە عیددەی تەلاقی ڕەجعیدایە پێویستە پیاوەکەی نەفەقەی بچێشی چونکە هێشتا لە بن نیکاحوی مایە لە تەلاقی ڕەجعی هەتا ئەو ئافرەتە لە عیددەدایە پێویستە پیاوەکەی نەفەقەی بچێشی ئەوجا دواترێ یان بە یەکجاری دەست لێبەردا یان ئەوەتە دەیجێڕیتەوە. ئیتر وەکو گوتمان خلافێک لە نێوان زانایان هەیە کەوە عامە یان عام نییە بەڵام وەکو زانایان دەفەرمێن من بابی احتیاط هەموو ئافرەتێک کە تەلاق دەدرێت لە دوای ئەوەی حەق و حقوقیشی دەدرێتە لە مارەی و لە هەموو ئەو شتانی کە هەیتی پێویستە ئەو مەتاعشی لۆ بکرێ ئەوجا پیاوی خواپێدا و زیاتری داتێ ئەوەی کەوا دەخلی مەحدودە لە قەدەرە خۆی دەیداتێ من بابی احتیاط بیدرێتێ باشترە تاوەکو
ئەگەر ئەو ئاتەوەکو شەیخ الئیسلام دەفەرمی هەموو مطلقەش دەگریت لەو حالەتەی با پیاوەکە گوناحبار نەبی. حقا على المتقين وقوتمان واجبة خواهي قد فرمي لسر متقي زاهندك دزانان دفرمون أو بلغي لسر كوا ما دام دفرمي على المتقين كوا تواجب نيا تنها أو كسيك خوي بي ومتقية فيستبيدا بلكو زانان كج والله مدن أصل وهمو مسلمانك متقي أدنى مراتب التقوى أو كوا خذ للشرك بباريزي كواتا خواهي قد فرمي حقا على المتقين ولا باب إغراية وحتى ما دام أتو متقي فيستا أو متعش لبو آفرة الطلاق دراوكي خذ بكي كواتا حق لسر همو إنسان متقي كفيستا هم مسلمان متقي بي أو حقي أو آفرة بداتا كوابريتيا لا متاع وكوتمان أو مقداري كوا لعرفي خلشي لو كانت دادا ريتا شتيشي ما مناوندي جبرا لخاطرها تاوكو آفرة بدل شكاوي كوا طلاق درا وكو بابلين تعويزك بلاي كمي وهرواتا وكو زيابنا وكشيان بتساكبي كذلك يبين الله لكم آياته لعلكم تعقلون أبو الشيوية خواهي قول سبحانه وتعالى الله بيان آتكاني خويلوتان دكا آيات كوني آيات شرعي خواهي قول سبحانه وتعالى آتكاني كوني هموش تيق لو بونوري آية لسر وجودي خوا ولسر عظمتي خوا ولسر وحدانيتي خوا خواهي قول بياني كردي لبوتان وهروا آتكاني قرآني بيروزج آيات الشرعين خواهي قول أحكام كاني لوتان بيان كردية لنتيجة دا بيان كردني آتكاني خواهي قول كلوتاني بيان كردية لعلكم تعقلون لعلكم تاوكو ببنا كساني كوا تعقلون عقل الرشد ديارا عقل إدراكه عقل رشده همو كسي كوا عقل إدراكه واتا زرر قازان زليك زيادة كاتو عقل معيشي هي أو بيد قوتري عقل إدراكه بهوية ومكلفة بآتكاني خواهي قول سبحانه وتعالى بلام همو كسي عقل رشدينية تماشا كي إيواها لدنياي دا عالمة بروفيسور لفلان اختصاصه هيت عيب عاليني بلام لاني دين وعقيده وبيرو باور اكبر جاهله هيز عقلي رشدينيا بوي كوا ما ينفعه عما يضره اللي يجزي بكاته مصلحه الدنيا وقيامتي او كخواده سبحانه وتعالى كخواده زاني مصلحه الدنيا وقيامتي بندل سيدا لزي بذكرني احكام كان اخواي قوله وبابند بون بو احكامانه يترت مشاهدك الى دنيا دا بروفيسوره بلام لبو قيامتي جاهله كواتا بيان كرني اتكاني اخواي قوله سبحانه وتعالى تاوكو تعقلون عقل الرشد تاوكو بهويوة عقلي رشد تان هبي أو اشتهل بجيرن كوا نفع دنيا وقيامة تان تيدا لدواء ويكوا لزياتر لبست آيات خواي قول سبحانه وتعالى لزياتر لبست آيات خواي قول سبحانه وتعالى بس لأحكام كاين طلاق كر أو جا ديتن بس لقضية كذا كاتن كلخلال جيرانوي دو قصة يتشيان بكورتي أو يتريان بدريشتر خواهي قول سبحانه وتعالى باز لو دكاتن كوا كاتك كوا وبيوز بكا مسلمانا روبرو دوج من كانيان ببنوا بيوزتا روبرو ببنوا بيوزتا إقدام بكن لترسي مردن نقرينوا لبر أوي مردن علاقي بهج تيغنا تنها بإذن خواهي قول النبي سبحانه وتعالى أوي خواهي قول بيوي بيجياني ديجياني أوي بيوي بيمريني ديمريني إتر تونا بيش لابو جيب ذكرني فرمانا كان خواهي يقول لا أزل نزيق ناكاتوا والتأخر قرانوا باش قزبونا وشلا جيب ذكرني فرمانا كان خواهي يقول لجهاد ولا غير جهاد تمن الدريج ناكاتوا لبروي أزلوا رزق محدودة وكوتاي في هاتيا يتر لخلال أودو قصة براستي أو ما لو بديار ذكي وكدين بهسي ذكي يقول سبحانه وتعالى فرم ألم تر إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت آية نابيني أواني كوا لما لكانيان درتون عدد الشان زور بون بهزارها بون لترسي تي درتون حذر الموت لترسي مردن درتون فقال لهم الله موتوا خواهي يقول بياني فرمو بمرن واتمردن ثم أحياهم باشان زندي كردنوا إن الله لذو فضل على الناس بالتأكيد الله سبحانه وتعالى خاوني فضل لسر خلشي ولكن أكثر الناس لا يشكرون بلام زور بي خلشي شكرا نبجيري ناز ونعمة فضل خواهي قولنا كنا وبكرتي معنا آتك
دیارە ئەوە باس لە بابەتێک دەکاتن ئەو ئاتەوەکو مفەسرین باسی دەکەن کەوا خەڵکانێک کە عەدەدیان زۆر وەکو خوای گەوردە فەرمیتن لە ماڵەکانیان دەرچوون لە ترسی مردن لەبەر چ دەرچوون هەندێک لە زانایان دەفەرمون لەبەرەوەی وەبائێک و نەخۆشیەک هاتبووە مەنتەقەی ئەوان لە ترسی توشبوون بەو نەخۆشیە دەرچوون هەندێک دەڵێن نەخێر دوژمن هاتبووە سەریان لە ترسی ڕووبەڕووبوونەوە لەگەڵ دوژمن دەرچوون و جیهادیان نەکرد ئیتر ئەلەم تەڕە ئایا نەدیت طبعا ئەوەی کەوا دەیجێڕێتەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئایا نەدیت بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم لە دوای پێغەمبەری صلی الله عليه وسلم بە هەموو کەسێک کەوا متبعی ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم قورئان دەخوێنیت و ئایا نەدیت طبعا نەماندیت ئێمە بەڵام لێو خوای گەورە دەفەرمی ئایا نەدیت زۆربەی زانایان دەفەرمیان واتە ئەلەم تەعلەم طبعا ئوسلوبێکی تەشویقیە لە بۆ تەعجیبە واتە دەیەوێت سەرنجمان ڕابچێشی ئایا نەدیت ئەو شتانە ئەو کەسان چیان بەسەر هات طبعا ئێمە نەماندیت بەڵام لە باسکردنی خوای گەورە ئێمە زانیمان جا لێرەدا وەکو زانایان دەفەرمون بە تایبەتی شەعڕاوی ڕەحمەت خوای لێ پاشان ئیبن عوثەیمین ڕەحمەت خوای لێبی و چەندین زانایان کە دەفەرمون دیارە کە باز لە شتێک دەکا کە ڕابردووە و پێغەمبەریش نەیدیتێ صلی الله عليه وسلم لە بۆ نمونە وەکو ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحاب الفیل پێیان صلی الله عليه وسلم بەخۆی لەو ساڵ لەدایک بووکەوە قەزیەی فیل قەوما کە قەزەی ئەبڕەهە و وەکو مەشهورە بەڵام کە خوای گەورە نەدیت لێرەدا مەبەست چییە لێرە و لەوێندەرێ دەفەن لەبەرەوەی طبعا کەسێک کەوا شتێک دەجێڕیتەوە بەهێزترین جێڕانەوە ئەوەیە کەوا بە چاوی خۆت شتێکت دیت نەک تەنها بیستە بێت ئیتر ئەوەی کە خوای گەورە دەجێڕێتەوە سوبحانەهو وتەعالە زۆر بەهێزترە لەوەی کەوا بە چاوی خۆت دیتیتت زۆر بەهێزترە لەوەی کە بە چاوی خۆت دیتیت کەواتە شتێک کە بە چاوی خۆت دیتت جاری وا هەیە لەوانەیە چاوت تووشی خیداعی بەسەری دێ واتە شتێک دەبین کە بە فعلی وانییە ئەوجا چاوت زەعیفە یاخود سحری لێکرا یاخود بە هەر شێوەیەک یان لەبێت تواناییان شتێک لە پێش چاوت ڕێژکە پێشکەی دەکات بەڵام ئەوەی کە خوا دەجێڕتەوە بەهێزترە لەوەی کەوا بە چاوی خۆت دیتیتت کەواتە وەکو زانایان دەفەرمون ئەوەی کە خوا دەجێڕتەوە سوبحانەهو وتەعالە وەکو ئەوەی کە بە چاوی خۆت دیتیت هیچ شەک و گومان تێدا نییە ئیتر ئەلەم تەڕە ئیلە الەذینە خەرەجوا من دیارهم وەکو گوتمە ئەوانەی کە لە ماڵەکانیان دەرچوون عەدەدیان چەند بوو بە هەزارەها بوون حەذەر المەوت لە ترسی مردن لە ترسی مردن ئەو گوتمە ئەو دوو ڕوویاتە هەیە کە زانایان باس کە خوای گەورە باس سەبەبەکەی نەکردیە بەڵام لە دوای ئاەتوی کەوا باز لە قیتال دەکا زیاتر زانان دەفەن کاتە ئەو ڕێیە بەقوترە لە ترسی جیهاد ئەوان دەرچوون جیهادیان نەکرد و ڕوبەڕوو نەبنەوە تاوەکو نەمرن دیارە دەرچوون لە جێگایە کەواتە هەردوو سەبەب یەکەم دەرچوون لە جێگایە کەوا نەخۆشی تێدایە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی کە لە جێگایەک نەخۆشی پەیدا بوو دەرمەچن وەکو لەو حەدیثێکەوە بوخاری مسلم ڕوایەت کرێ ئوسامەی کوڕی زەید دەجێڕتەوە خوای گەورە لە خۆی بابی ڕازی دەفەرمی فإذا سمعتم به بأرض فلا تدخلوها ئەگەر گوێتان لێ بوو طاعون و نەخۆشی لە وڵاتێک هەیە مەڕۆنە ئەو وڵاتە وإن وقع بأرض وأنتم بها فلا تخرجوا منها بەڵام ئەگەر لە جێگایەک ڕوویدا ئەنگۆ تێیدانە بەڕاستی لەوێ دەرمەچن لەبەرەوەی وەکو طبیەنیش کاتێکەوە نەخۆشی لە جێگایەک ڕوودەیە ئەوانەی کە لەوێنە یانەوە تا دەیگیری و تووشی دەبیانەوە تا ڤایرۆس و میکرۆبەکە چوویتە ناو جسمی بەڵام حامیلە لە بۆی و لێی بەدیار ناکەوت نابی دەربچیتن نەخۆشەکەی بگواستوە بۆ جێگاشکە بەڵام ئەتو کە لە خارجی منتقەی بووی مەڕۆ ناو منتقەکەی وەکو معلومە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەحابەی پێغەمبەر خۆیان لێ ڕازی بیتن بەو شێوەی تەعاملیان کردیە کەواتە بەڕاستی ینی ئینسان کاتێکەوە نەخۆشی لە جێگای پەیدا دەبیتن ئەوە وەکو عیلاجێکی طبیش کەوا پێ صلی الله باسی دەکاتن کەوا بەڵگەیە لەسەرکەوە وحی لەلایەن خوای گەورە سوبحانه وتعالى ئەگەنا پێ صلی الله خۆت لە عیلاجی طبی و اختصاصی طب نەبووە بەڵام تەماشا دەکەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بالضبط لۆمان بەدیار دەکەوی کەوا لەلایەن خوای گەورەوە هاتیە سوبحانه وتعالى هەمووی لەگەڵ طب و واقع و علمی تەجریبی ئێستاکەوە ئەوەی کەوا نەک فەڕەضیاتە ئەوەی کەوا بە تەئکید و بە تەجروبە بە دیارکەوتێ ڕاستە هەمووی لەگەڵی دەگونجێ کەوا بەڵگەیە لەسەر ئەوەی پێغەمبەرێکی نەخیندەوار صلی الله عليه وسلم و علمەی لە چێ بەگەل لەلایەن خوای گەورە و نەبی سوبحانه وتعالى لەبەرەوە گوتمان ئەو کەسەی کەوا لە مەنتیقەکە کە نەخۆشی تێدا پەیدا دەبی ئەگەر نەشگری بەخۆی حاملە لە بۆ نەخۆشیەکە نابی دەربچیتن بیگواستوە بۆ خەڵکی دیکە لێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی ئەوەی کەوا لەوێندەرێ با دەرنەچی و ئەوەی کەوا لە دووری وێندەرەیە نەچیتوێت با نەستنا ئەو مەنتیقەی کەواتە ئەوانەی کە دەرچوونە لە ترسی ئەو نەخۆشیە خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی لە پاشان کەوان لە ترسی ئەوە کە توژنێن و نەمرن خوای گەورە هەر مراندیانی کەواتە نابی دەربچن لە جێگای کەوا نەخۆشی تێدایە و هەروەها لە ترسی جیهادیش
عینی بە هەمان شێوە کەواتە بەڕاستی ئەو شتانێکەوە بە ظاهری ئەسبابن لە بۆ مردن با چاک بزانین نابیتە نەتیجەکەی نابتە مردن مەگەر خوا بڕیاری لەسەر بدا سبحانه وتعالى مەگەر خوا بڕیاری لەسەر لێ پێویست ناکە ئینسان لە مردن هەڵبێت چونکە قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم أو مردنێک کە ئەنگۆ لە دەستی هەڵدێن نەک دەتانگات بەڵکو دێتە ڕوبەڕووتان دەبیتەوە يعني سبحان الله زۆر عجیبە تعبیرەکە يعني مردن ئەتو لە دەست مردن هەڵدەی تەسەوڕ دەکەی لە پشتەوە بتگاتێ مع العلم ئەو مردنێک کە ئەتو لە دەستی هەڵدەی ڕوبەڕووت دەبیتەوە کەواتە نە لەبەر نەخۆشی و نە لەبەر جیهاد نابی لە ترسی مردن هەڵبەی وەکو پێیان ساوسم لە حەدیثێک صحیحە کە ئیمام بوخاری و مسلم ئیمام ئەحمەد ڕوایەتیان کردێ عبدالله کوڕی ئەبی ئەوفا دەفەرمی إن رسول الله صلى الله عليه وسلم قال يا أيها الناس لا تتمنوا لقاء العدو وسلوا الله العافية أي خلشينا تمناي روبروبونوي دجمن مكان لأخوي قولوا بارينوكو عافيتنا بيبخ واتدور بلابا فإنكم لا تدرون ما يكون في ذلك بل نازل أن قد صدق قومي فإذا لقيتموهم فاصبروا بلام كروبروبنوا خورا قربا کەواتە بەڕاستی پێویستە ئینسان خۆڕاگر بی لە کاتێک وا پێویست بکە ڕوبەڕووی دوژمن بتەوە با ڕوبەڕوو بتەوە مردن عیلاقەی بۆ بابەتە نییە مردن بە بڕیاری خوایە مردن بە بڕیاری خوایە ئەوانەی کەوا لە ئوحود دەرچوون و شەهید بوون کە منافقەکان دەیانگۆ ئەگەر دەرنەچوبانە نەدەکوژران خوای گەورە دەفەرمی ئەگەر لە مالی خۆشیان بان ئەوانەی کە ئەزەلیان هەتە دەبا بستنە ئەو جێگایەی کە لێی شەهید بوون لەوێندە ڕوحیان دەردەچوو کەواتە بەڕاستی ئەو حەقەتێکە پێویستە هەممان لە پێش چاومان بی دیارە ئەو ئاتە شتێ دیکە تێداما بەڵام لەبەر تەوابوونی کە لێردا دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانی داهاتوو دێنەوە خزمەتی و باسی دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون